بەڵێ تەماشاوانێژە هەڵبەتە ئێکیش بنەمایان سەرەکە سەدەمێن سەرەکە کوڕژێمە بەرە عێراقی بێتە شناوبرن دەسەڵاتەیە ژەوریشال بێتە هەلکێشان ئەو زوڵمە بوو ئەو زورداریە بکل دەرحەقی خەلکی هەڵەبجەکردی لە ساڵە 1970 لە 16 کیمیا بارانکردنە هەڵەبجەوەکە نقطە قاراش ناوچەوێ ڕژێمە بەرە عێراقی بە بوو کاتە شناوبرنێدی فەزلێ پارێزگا هەڵەبجە نەک سەر هەرێما کوردستان بەرکل سەر هەموو عێراقی هەیە گەلو بوو تایبەتمەندی هەڵەبجە نایەتە بەرچاوگرتن قوربانی داناوێ حەجما ئەو کاراساتە بسەریوێ هاتی بوون حتا نها خواندناسیان بووی پروژه یاسای نهاتێکردن ئێدی بفەرمی بیتە پارێزگاها 19 لە عێراقی برێس یادگار محمود ئەنداما کومیتە یاسایی پارلەمانی عێراقیش سلێمانیت گەلمەیە برێس یادگار ئەم کاتەو باش یعنی بوو تا ئێستا لە پەرلەمانی عێراق عنی بە پەرلەمانتارانتان نەگوتووە بە پێکهاتەکانی ترتان نەگوتووە کە فەزلی هەڵەبجە پارێزگای هەڵەبجە لەسەر هەموو عێراقەوە دیارە هەڵەبجە سەدەمی سەرەکی بوو کە ڕژێمی پێشووی عێراق لە ناو بچێت بوو ئەم تایبەتمەندیە لە بەرچاو ناگیرێ بوو تا ئێستا بە فەرمی بە پارێزگار نەنووسێنراوە. ئەمە کاتی ئێوە باشتر بەڕێزم ڕاستەکەی هەموو ڕێکارە یاساییەکان تەواو بوون بۆ بە پارێزگابوونی هەڵەبجە بەس تەنها ئەوەی ماوە کە بخرێتە سەر ئەجەندای بڵین کاری پەرلەمان بۆ ئەوی کە دەنگی لەسەر بیرێت چەند جارێک بێگومان ئەو پرۆسەیە ئەو قۆناغت دوهەمین قۆناغی بە پارێزگابوونی هەڵەبجە دواخرا بە حکمی ئەوەی کە گوایە ئەو ناکۆکیە کە هەیە لە نێوان ئەو ململانەی کە هەیە لە نێوان بڵێن لایەنە شیعەکان و لایەنە سونیەکان بۆتە هۆکاری ئەوەی کە ئەم دەنگدانە قۆرخ بکرێت وەکو شتێک چۆنەڵی بە بارمتە بگیرێ. ئەمە ڕوویەکی تریشی ڕاستەکەی دەتوانین بڵێن پەیوەندی هەیە بەسەر بڵێن بەشە داراییەکەیەوانێ بێگومان ئەگەر هەر یەکێک لەم شارانەی بڵێن عێراق ئەگەر بکرێتە پارێزگار بێت بودجەی تایبەتی خۆی هەبێت و دوای ئەوە مەسرفێکی زیادش بڵێن دێتە سەر حکوومەتی ئیتیحادی بۆ کردنەوەی هەموو ئەو دام و دەستگایانەی کە چۆنەڵی دەبێت لە ئاستی پارێزگایەکە وجودیان هەبێ بوونیان هەبێ لەو سنوورە جوگرافیایی کە بڵێن پارێزگاکە پێک ئەهێنێ. بەڵام لە دوای هەموو ئەو دوو با بڵێن هۆکارەوەی کە ئێستا ئاماژەم پێ ململانەی نێوان شیعە و سونە بە بارمتەگرتنی ئەم بابەتە دووش لایەن ڕۆوە مادیەکەیەوانێ لایەنێکی تر هەیە کە من پێم وایە ئەگەر بیان خێنە تای تەرازویەکەوە لەگەڵ ئەو دوو هۆکارەی تر دەتوانم بڵێم ئەم هۆکارەی ئەخیریان دەخرێتە سەر لایەکی تەرازۆکە و کێشی بە ئەندازەی ئەو دوو هۆکارەی تر هەیە ئەویش ئەوەیە کە ئێمە ڕاستیەکەی دەبێ لە هەمان کاتە خوێندنەوەیەکی تر بکەین بۆ ئەو دیدگا و تێڕوانینەی لایەنە سیاسیەکانی چه عەرەب و چه سونە کە ئایا چۆن دەڕواننە بە شێوەیەکی گشتی ئەو خەباتە بزودنەوەی ڕزگاری خوازی بڵێن کورد ئەو هەموو قوربانی کە داوێتی لە 100 ساڵی ڕابردووە لە ژێر ڕکێفی ڕژێمێکی سنتراڵی تاگڕەوی بڵێن دیکتاتۆرە کەواتە ئەوەی کە لەسەر ئێمە وەکو کورد دەبێ پرسیار بکەین ئایا لایەنە سیاسیەکان چەندێک دوور کەوتونەتەوانێ لەو سیاسەتە تەهمیشکردنەی کە 100 ساڵی ڕابردووی عێراق بڵێن جێبەجێی کردووە و لەسەر ئەو ئاستەوە بەو عەقڵێتەوە بەو سیاسەتە مامەڵەی لەگەڵ بێگومان لە پەرلەمانی عێراق زۆر بابەت هەیە لە سەبارەت بە کورد قسەی لەسەر بکەین بەڵام ئێمە زیاتر باسی هەڵەبجە دەکەین زۆرترین ئەو دانیشتانەیە کە سەر ئەم پرسە بۆ ئێمە ڕووماڵمان کردووانی خۆ زیاتر دەزانی عەرەبەکان شیعە و سونەکان هەندێک شاروچکە هەیە ئەڵێن دەبێت ئەو شاروچکانەش ببنە پارێزگار دواتر ئێمە دەنگ لەسەر ئەوەش دەدەین هەنی ئەمە بیانوویەکیانە پێتان ناڵێن بوو بەم شێوەیە ینی بۆ بەم شێوە بیر دەکەنەوە لە کاتێکە تایبەتمەندی هەڵەبجە هەیە لە زۆر ڕوویەوە. بەڵێ ئەو ململانەیە کە ڕاستیەکەی هەیە لە نێوان شیعە و سونیە ئێمە بە هەروە چۆنەڵێ لە دەرەوەی معادلەکە کە پەیوەستە بڵێن بە بابەتێکی هەرێمەوە بە بابەتێکی بڵێن بە عام بە شێوەیەکی هین پەیوەستە بە مەسلەی کوردەوە و پێگەی کووردە لەم حکوومەتە تازەیە و سیاستە لەگەڵ ئەم لایەنە سیاسی عێراقیانە لە دوای بڵێن 2003
بۆیە ئێمە نابێ بەکەم ئەو کێشەی کە هەیە و بۆتە هۆگری بەڕێگری بڵین بە پارێزگاکردنی هەڵەبجە هەروە بە ئاسانی سەیریکەین بۆ لەبەرەوەی کە ڕاستیەکەی ململالەکەی نێوان شیعە و سونە بریتە لەوەی کە بڵین شیعە دەوێت تەشەیع بکات لە منتیقەکانی بڵین سونە نشینە ئەویش کە بڵین سامەڕایە و دوای ئەوەش تەلعفەرە ئەمانە دەیانەوێت هەر یەکێک لەم لایەنانە لە بەرامبەر بە پارێزگا بوونی هەڵەبجە بە بارمتەگرتنی وەکو ئالیەتێک بۆ گەیشتن بە ئامانجی خۆی ڕێگریکردن لە سیاست و لە استراتیژی ئەوی تر کردوێتە چۆنەڵی ئالیەتێک بۆ ڕێگریکردن لە دەنگدان لەسەر بە پارێزگابوونی هەڵەبجە بەداخەوە کەواتە هیچ ئاسوویەک نییە کە ئەم پرۆژە یاسا ببێ بە یاسا لە کاتێکی نزیکدا ئاسۆکە ڕاستیەکەی تەنها ئەوەیە کە چۆنەڵی ئەمان بە پارێزگابوونی هەڵەبجە بخەنە دەرەوەی ئەو کێشانەی کە هەیەە لە نێوان خۆیانە بە حکمی ئەوەی کە لە عێراقا ئێمە وەکو هەرێم هەمومان دەزانین کە ڕۆژ نییە بیانوویەک بە ئێمە نەگرن و ڕۆژ نییە هەوڵێک نێن کە لە دەسەڵاتی هەرێم و لە بوونی بڵین ئەم هەرێمە کەم نەکەنەوانێ بەڵام هەرچەند لەژێر ڕۆشنایی بڵین دەستوریشە بەڵام ئایا بە چه میکانیزمێک بە چه ئالیەتێک تۆ وا دەکەی کە ئەم عقلیەتە سیاسیە ئەم سیاسەتە چەوتە کە پەیڕەو دەکرێت لە عێراقدا بڵین ڕاستەکەی بگۆڕێ ئەوەیە تۆ بەفاوەزەی لەگەڵا ئەەکەی دانیشتنی لەگەڵا ئەەکەی ڕێکەوتنی لەگەڵا ئەەکەی بەڵام کاتێک کە دێتە سەر بڵین ساتەوەختی جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنانەی کە خۆیان واژۆیان لەسەر کردووە پاشگەز دەبنەوانێ و لە دەرگایەکی ترەوانێ ئەی شەرعێن یەکێک لەو پرسانەی مەسەلەی قەرەبووکردنی کەسوکارانی کیمیابارانی هەڵەبجەیە هەڵبەتە لە ئەنفاڵەکانە لە حەفتاکانەوە تا بگاتە ناواتەکان خەڵکی کوردستان قەتل و عام کراوە ئەنفال کراوە جینوساید کراوە 4000 لادەی کوردستان تەخت کراون تا ئێستا یەک نەفەریش لەلایەن حکوومەتی عێراقەوە قەرەبوو نەکراوە لە کاتێکە یاسا پێدەرچووە لە پەرلەمانی عێراق لە دادگا بڕیار هەیە کە وەکو سەرۆکی حکوومەتیش گوتی ئەوە کەسوکاری قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە قەرەبوو بکرێنەوە نە خەڵکێکی قەرەبوو دەکرێتەوە نە پابەندی وەکو تووتی ڕێکەوتنەکان بن نە دەستور بن ئەمە چ عەقڵیەتێکە بەڕاست زۆر بەداخەوانێ ئێمە لە 2005 کە بە خۆشحاڵیەوانێ یعنی نەگەوەی کە بە زۆر یا گومانت هەبێت ئێمە هەر هەمومان چوونە سەر سنووقی دەنگمان نا بە دەستوری نوێی عێراق لە ساڵی 2005 و بە شێوەیەکی گشتی لە سەدا لە سەروی هەشتاوە هەموو عێراقیەک دەنگیدا بەم دەستورە من پێم وایە لەو ساتەوەختەیە خەڵکی سادە بڵێن هاوڵاتی ئەم وڵاتە پێیان وابوو ئیتر لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسەوە ئەم عێراقا دەبێتە عێراقێکی تازە عێراقێکی سیاسی سەقامگیر دوای ئەوە عێراقەیە کە شکۆی هەموو تاکێک بەبێ جیاوازی لە مەسهەب و لە قەومیەت و لە بڵێن ئاینەکانە بەڵام ئێمە بەدیمان کرد نەک تەنها ئێمە بەڵکو چاودێرانی سیاسی لە ئاسی نێودەوڵەتیشدا بەداخەوانێ ئێمە ئێستا حالیە گەشتونەتە دەرئەنجامێک ئەو عێراقەی کە هەتا خودی هاوپەیمانان هەتا ئەو ساتەوەختەی کە بڵێن شەڕی ئازادی عێراقیش ڕوویە ئەوان ئەجێندایان ئەوە بوو کە گوایە ئەم وڵاتە بەرەو هین ئەچێت بەرەو دیموکراسیە ئەچێ بەرەو دیموکراسیە کە مافی هەموو پێکاتەکان بە کورد و عەرەب و شیعە و سونی و تورکمان و مەسیح و کلدان و ئاشور و شەبەک و ئێزیدی ئەمانە هەمووی ڕێزی لێ بگیرێ و بە شکۆمەندی لەم ڕژێمە تازەیە لەم عێراقە تازەیە پێکەوە ژیانێکی ڕاستەقینە بڵێن دروست ببێ و کۆی گشتی بڵێن دانیشتوانی عێراق ڕزگاری بێ لە 100 ساڵ کودەتای عسکەری لە 100 ساڵ حکومکردنی ئەم وڵاتە بەڵێ یادگارخانی دیوە ڕەوشی عێراق ئەمە پرسێکی زۆر جیاوازە کتابێکی ئەو هەندەیە مێژووی عێراق بە تایبەتی تەعاملی ڕژێمەیەک لە دوایەکەکانی عێراق لەگەڵ کووردا ئەمە لە دەرفەتی داهاتوو زیاتر قسەیان لەسەرەکەین برێس یادگار محمود ئەنداما کۆمیتە یاسایی
لە پەرلەمانی عێراقی ji Silêmaniyê gelme bû gelek spas.